ڕۆژنامەی مەعاریفی ئیسرائیلی لە راپۆرتێکدا باسی پەیوەندی نێوان میرنشینی ئەبوزەبی و ئیسرائیلی کردووە، بە تایبەت لە بواری هاوکاری هەواڵگری و ئەمنی. ئاماژەی بەوەش داوە پەیوەندیەکان ڕۆژ لە دوای ڕۆژ بەهێزتر دەبێت. ڕۆژنامەکە ئەوەی ڕوونکردووەتەوە کە دوژمنایەتی ئێران و ئەو ترسەی کە لە ئیخوان موسلیمین بە گرنگترین بەرژەوەندی هاوبەشی هەردوو لا هەژمار دەکرێت. هەروەها ڕۆژنامەکە نووسیوێتی میرنشینی ئەبوزەبی تاکڕەوانە پەیوەندیەکانی لەگەڵ ئیسرائیلدا پەرەپێداوە، نەک بەو شێوەیەی کە نوێنەری دەوڵەتی ئیمارات بێت. مەعاریف ئەوەی ڕوونکردووەتەوە کە ئەو پەیوەندیە بە شێوەی بەستنی گرێبەستی چەکە کە ئیسرائیل پێداویستی میرنشینەکە لە ئامێری پێشکەوتووی هەواڵگری دابین دەکات و کۆمەڵگەی پیشەسازی سەربازی ئیسرائیل و کۆمپانیای ئیلبید بۆ سیستەمە چەکداریەکان پەیوەندیەکی توند و تۆڵیان لەگەڵ میرنشینی ئەبوزەبیدا هەیە. ئەوەشەی ڕوون کردووەتەوە کە سەرۆکی ئەمریکا دۆناڵد ترەمپ کە پەیوەندیەکی تایبەتی لەگەڵ محەممەد بن زاید هەیە، ڕێگەی بە ئیسرائیل داوە ئامێرە سەربازی و تەکنەلۆژی ئەمریکیەکان بە ئەبوزەبی بفرۆشێت. ڕۆژنامەکە ئاماژەی بەوە داوە کە کۆمپانیای ئەلیکترۆنی ئیسرائیلی NSO بەرنامەی بیغاسۆسی بە ئەبوزەبی فرۆشتووە، ئەوەش بۆ هاکردنی تەلەفۆنە کەسیەکان بۆ گوێگرتنی سیخوڕی لە هەر پەیوەندیەک بیانەوێت. ڕۆژنامەی مەعاریف لەبارەی پەیوەندیەکانی ئەبوزەبی و ئیسرائیلەوە دەڵێت ئەم پەیوەندیە 15 ساڵە دەستی پێکردو بە نهێنی تەواوەوە بەهێزتر کراوە و پەری پێدراوە، بە تایبەتی لە نێوان دەستگای هەواڵگری هەردوولادا گەرم و بەردەوامە. هەردوولاش سوورن لەسەر پاراستنی نهێنی ئەو پەیوەندیە ستراتیژیە. هەروەها ڕۆژنامەکە ئەوەشی ڕوون کردووەتەوە کە سەرمایەداری ئیسرائیلی ماتی کوخافی ڕۆڵی گەورەی لە پەرەپێدانی ئەو پەیوەندیەدا هەبووە. ناوبراو لە وتارێکدا کە لە سەنگاپورە پێشکەشی کردووە، شانازی بەو ڕۆڵەوە کردووە کە لە گرێدانی ئەو پەیوەندیەدا هەیبووە. ڕۆژنامەکە دەڵێت کۆمپانیای لۆجیکی کۆخافی پێداویستی ئاسایش و هەواڵگری بۆ پاراستنی سنوور و کێڵگە نەوتیەکانی داوەتە ئەبوزەبی، ئەوە جگە لە پێدانی ڕاوێژی ئەمنی.